ئامادەیت نیوەی موچەکەت ببەخشیتە هەژارانی ئەم شارە؟ ئەس لە خۆزش خەڵکی خۆ بکەم هەمی قسە سندوقە دەنگدانێ بکردن یازدە لە شارێکم کە پارتی خۆی بە ساحەبی ئاوەدانی ئەم شارە دەزانێ. ئیمان و هەڵبژاردن لە شارێک سڵاوتان لێ دەکە و لە شارێک دەست پێ دەکە کە پارتی دەڵێ کەس جورئەتی نییە لەم شارە کاندیدی هەبێ جگە لە خۆمان ئی خۆمانە. من لە زاخۆم لە زاخۆ سڵاوتان لێبێ ئەوڕۆ لەگەڵ کاندیدێک قسە دەکەم، میێوانی دەکەم، ڕوبڕووی پرسیاری خەڵک دەکەم کە خەڵکی ئەم شارە جوانە پێی دەڵێن گولا زاخۆیە. بفەرمونون با پێکەوە لە ناو ئاوەدانی جوانی گەورەی سەربەرزی و مەردیتی ئەم شارە دەست پێ بکەین کە پێشتر خراپە بوو، جادە نەبوو، ئاوەدانی و ئەم کۆرنیشە جوانە نەبوو، بەڵام ئێستا زاخۆ بۆیتە بووکە کوردستانێ. لە بووکە کوردستانێ دەستی پێ دەکەم. زۆری ڕۆیشت کەممان ماوە. ئێستا لە ماڵی کاندیدێکی بەڕێزم لەم شارە جوانە لەم زاخۆیە ئاوادانە هەندێک پرسیاری زۆر تایبەتم هەیە لە ماڵەکەی خۆی لی دەکەم. کاک جوتیار زۆر سپاس دەکەم بۆ ئەو میێوانداریە. جارێ دەمەوێت یەکەم پرسیار ئەوە بێ ئایا زاخۆیەکان بەیانیان حەزی بە چ خواردنێکە؟ یعنی هەنگ چ خواردناتخۆن هیم چ دەست پێتکەن ڕۆژاخۆ؟ زۆر سپاس خێراتن بوو بۆ ژێرێ زاخۆکە دەلال ماڵە خۆیا دوێ زاخۆی وڵی ئەس بوەرم ئەگەر تو بازاری سەحکی بەرابتر چەند قەلیە و نیسکێت خوند ماشاءڵڵە. ئەجا کاک جوتیار بڕاستی و ئەس داخلی زاخۆ بووین، یعنی لە بەینا دهۆک و زاخۆ دەگوترێ ڕێیەکە نیو سەعاتێکە، بەڵام بەڕاستی ئەو هەستەم نەبوو کە نیو سەعاتێک بێ وەکووا بێ 5 دقە بێ. ڕێیەکە ئەوەندە خۆش بوو، دوو سایدێکی جوان و ڕێک و پێک. ئەو جاهاتم کۆرنیشم بەیانی بوو، یعنی خەڵک دەبینم وەرزشی دەکەن بەیانیان لە کۆرنیشی شوێنێکی تایبەتی جوانی لە بوو وەرزش هەیە لە بۆ ڕاکردن بەیانیان. جەنابەت هیچ کات تویتەوێن دەروەرزشی بەیانیان بکەیت؟ والله ئەم وەرزش جایەکە دیتکن وەکو کاندید جۆرە ئەم کۆرنیش ئەوەیژە فترایەکە پرۆسیاس کێم چوومەوێری هەندی هەند ئەم دگەڕن هەندی ئەم سەردانەکەن ئەس بەوارم ئیدیمە پێویستی وەرزشێنینە زعیف بووی بخۆی زۆر گەلک. ئەجاواش خانماتەیە عەلەیکە سەلام زۆر زۆر سپاس دەستی تا خۆش بن. خانماتە هێژە بوومە قەوەژی ئینا زۆر زۆر سپاس. خاتم خێراتی توش سەلامەتی ئەوجا دەبوومە قاوە ئینا زاخۆیان پتر کەیف قاوەیە تێت بەیانیان یانیش چای؟ هەردووکە. کاک جوتیار من گوتێ تو چییە کۆرنیشی وەرزشێ بکێ؟ گوتێ من پێویستی پێ نییە. گوتێ وێ بانگەشێدا چەند کیلۆ دەبەزی؟ 10 کیلۆ حتا 15 کیلۆ. ئەدی جەنابێتە؟ ڕاستە پەتەرێ هاتیە خوارێ و ئەم ژیلگەلێت هاتی خوارێ. چەند کیلۆ هاتیە خەر بانگەشێدا؟ سەیدا؟ بەڵێ توی و سەیدا هەردوو؟ ئەم هەردوو گەلێکت هاتی نەخوار. ماندیت بن زۆر دگەڕن بە هەندێ ئیشەڵا سەرکەفتنشی دەست بەبینەتە. جارێ خانماتەیە لێرە ئەس یعنی دەرفەت زانم مەسەلەن پشتگیریە خانماتە پشتە هات بێن هەر پیاوێکی سەرکەوت و ژنێکی بەهێزی لە پشتە. اینجا تو ئەو چیات لە پشتە؟ سپاس بۆ خودێک و ئەو خەفتنە سەر خێزانان شتێتە تاتبیقکردنی پرۆستی چیایەکە لە پشتە من. چەند منداڵتان هەیە خاتون؟
چارن بله، خدای دو بها کچی دو بهویتن پر. ایشالله بله. زحمت نییە دوێ بانگەشێدا ئەو هەموو میێوانە کاکجووتیار زۆر جارال ماڵێ نییە بۆ هەوە کووە مەسەلەن أما نفيت أزل هوري كربة من بله. بله من عودية نانا زحمته باشە بوينا زحمته بەێ زۆر باشە ئەوجا کاکجووتیار بله. بە ئەم قەوە خوڤە خۆین بله. و پێکڤە بچینە بازار ئەها بزانین خەڵکی زاخۆ بله. چیان لە کاکجووتیاریان دەوێت بله. کاکجووتیار چ پلانێکی لە بوو ئەو خەڵکە بە تایبەتی ئەم زاخۆیە جوانەی هەیە ئەوجا دێ قەوە خوڤە خۆین و پێکڤە دەرچین باشە کەرەم. فەرموو. زۆر زۆر سپاس. کاکجووتیار بله. دەڵێن زۆربەی حیزبەکان دەستیان لە زاخۆ شوشتووە گۆڕاپانەکە بە تەواوەتی لە بوو پارتی بەجێهێشتووە ئایا ئەمە هۆکارەکەی چییە؟ دیتنا من از شیوه بسیاری بالعکس بکم پارتی هیچ هیجتک بوان نهلایک و او بشن بشداری آن مرشحه که بتل زاخو بوچ اف خدمت گزاریت هاتین کرن اف پیشکفتنا زاخو چه بی اف پاقجی و ری جوان زاخو نیشا خلقه که داد مای کابینا چاره داد دیتنا من اوه باشترین دلیل کل اوان برگاوی تشتی نگرتیه چون که براستی او سر چه دجین هیجت وان چنه اوانا هیچ پروژه که سیاسی آن برنامه که سیاسی آن یه خدمت گذاری درست نینه اول سر کیماسیازش الحمد لله ورگه کیماسی نماینه الوی باجری برهندج او بخواهش راستیه که و قناعته که اوان نشین منافسه پارتی بکنه الوی باجری دا یعنی پارتی منافس نییە لە زاخۆ؟ ئینشاڵڵا نینە ناوبدژی بۆ نابەتن چونکو خەلکێ زاخۆ خەلکێکی پارتی پەروەرە و خەلکێکی وجدانەش هەنی بڕاستی دەما ئەممە کێماسیەکەت خزمەتکردنە خەلکی خۆدا هەبا مادیت خەلکی مەشمە نەڕازیە بەس معنەوەی ئەوەن ئەو نینە و دژی حزبا خۆیە ئەوان خزمەت گوزاریت باشتر بات ئەبروکەمە ئەف دیارە پێشکەشیوان کرد کە حکوومەتە هەرێما کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەنی هەشی بودە نمونەیەکی یعنی دەستکەوتی ئەم شارە لە ئاوەدانی لە جادەوبان لە خۆشگوزەرانی لە جوانی دەستکەوتی پارتیە؟ طبیعی پارتی خۆدا نەبێ حکوومەتەیە ئەمەد بینن هەر خەلەلەکە چێت هەر مشکلەکە چێت هەمی خەل بەر بێ حکوومەتێت ئەو بتنێت پارتی گۆڕاپانێ دایە یەکی شانازیت پارتی ئەوە کو هیچ جارێکیش مەسئولیەتی نەڕابیە کاکجووتیار پارتی زۆر گلەی لە جێبەجێنەکردنی دەستوری عێراق هەیە ئایا جەنابەت دەستورت خوێندووە؟ بەس حکومە هەندێک خەریجە قانونێمە معلومات من باشە سەر هەنە چه شتێک هەیە لە ناو دەستورت خوێندبێ کە ببێتە هۆکاری دڵگرانی جەنابەت یانیش دەتەوێت لەسەر ئەو خاڵە ئیش بکەیت لە مەسلحەتی ئەم خەڵک و ئەم خاکە بله طبيعي مودي ايكش دستور عراقي كو شيوز حكمداري العراق ديارت كو حكمتك اتحاديه اگر هم صح كني باور بك حكم انه العراق تتكرني اف قرارات انه هنا داني هيك سيما كاتحاديه انكو فدرالي ببدياريه صرف مركزيه وقرارات مركزيه بالعكس يعني او قرارات دجي هرمت هنا در كرن دیتنا من قرارات گلک ظالم و ندستورینه زۆر باشە کاکجووتیار بله ئەمەی ڕێکە دەچینە بازارێ زاخۆ بله ئەو بازارش نوژن کرایتەوە بازارێکی زۆر ناوازە و جوانە دبێژنێ بازارێکی ڕێ زاخۆیان ژی سیکاتۆری سیکاتۆری ئەمە گوتی سیکاتۆری بەس نکە پتر بۆ ژێرەکەون ناسیار عليكم بوشن صحتوات هون بوشن صحتوات شلونه من بوشن من بوشن تسلمي قالك ممنون يا هلا وسهلا إن شتكن بيوصات كن فيري إن شاء الله دليوية تشوفي من قالك ممنون السلام عليكم إن شلونه
صحة واجب سرچاوی مام هین حاضرن دنگی خوب دنه که جوتیاری اگه بله لسه چه پیوره که دنگی خوبه؟ دنگی خودنی چگو ایگیم سر و هجیه و خدمت بوی ملتی که تو کوره باجر ما بله من دنگی خودنی. بله. مام جنابته. بله. تو مام مثلا اگر جنابته دنگی خوب دته کاندیده کی مقصد ایلا او کاندیده چه بی چه تدا بید؟ خدمت بيت او بد ايه هجي بشت واجبي بشت بغداد دعوة حقيق ملت الكرد بكيت وابو كي يا بماده 140 تشتي توصاني بما چکه دوشیان خو اوجک تقصیر نکرد. بله. کاک جوتیار پیشتر ما آخف جناب وان گویی بو ما زور استانهیه کو ام بوینه کاندید چون که پارتی زور خدمت آوی شاریا کری. داخوازه و چیه دیگر کو کاندیدت پارتی کو چنه پارلمانه چه بکن؟ خودی مدوید اما اف بچنه پارلمانی که چند شول کرده پته هر دست پی بکن شول بکن و خدمت بوی ملتیش بکن. بله. کاک جوتیار حس کم بشم دی آبادان 11 خود چهاری کاریا و کریه و کی کاندید. طبیعی وقتی ام تینه کاندید کردن ام تقییم اکید کن. چه خاله هزار دستی مده که ام پروپاگاندا خبر ام شناسیه پیدا. جبلی کو اف خاله سر مستوای کسرتی که چف من هیا. از بینم اف آبادانی زخواتی کردن، اف پیشکفتن زخواتی کردن. خاله که گلک حزبی کو از پروپاگاندا خبر بکم از ذریعه خلق کی خودم از دخواست دنگیل بکم بخوا حزب آقا. كوتا او آودانیه زاخو لزاخو دروز بو او آودانیه که جناب دلیت پارتی هنایتا زاخو هاوکاری که زور گوره بو لبو پروپاگاندا و بانگشه ایواش طبیعی امچنه سردانا خزانه برزد کین بله گلکت بجنم اول زاخوهاتی کرن با هندی دفمتینم که ام امریکا دفاع حزبی بکن دی حکومتی بکن دنگی خبنا پارتی اوش یک شون فال پیزا دست مدا امشین استفاده کی باش لیوات کرد. او جاشته کی دیگه های حزکم بلین براستی زاخویا کان زور مردن. یعنی هر درکه کی پیش دابچی هر دکانه کی پیش دابچی همی پیک ود بین فرمو چای کی و خو قای کی و خو نانه کی بخو. براستی جی اینجا شانازی زور سپاس بو میوانداری. جماره ام چنده؟ 11. جماره ای چنده؟ 11. سعادتك شلونه؟ تبوش ان شاء الله. ما يصور. ودي سعادتك خوش ان شاء الله. تبناستكي؟ دنگ خوده؟ ان شاء الله. قالك ممنون. دخوازات چیه ما؟ خدمات سرکفتنا بو کرد حما. ان شاء الله. ام سوزد دن کویکش خالت هر سرکی از بروانی جيب که موافق كاسة وكيتايا أبا أركا كين اجتماعي وأخلاقية السر مليمن أما الوير خزيرك إن شاء الله اشتواني وعم دزيرك ما مس قربان بيشتر أو بازار زور خراب بود قلت سيكا طاري تازة فرقيات شيء بوي تشاود بيني ها بيس كاروناي تازة تلهاتيا سيكاروناهي أنا دلته بخوشة ممنوني وان جي شكري قالك ممنون سپاس يا قالك ممنون سرچاوت قالك ممنون سرچاوت بله کاک جوتیار مثلا خلکی داوا کاریوان ایوکی کردک او کاتی ایواده چنه بغدا دا کوکی کاری مافکانیان بن بغدا او بغدایه نه یا سایه دستوره نڕێی کەوتنە جێبەجێ دەکات ئایا ئێوە چی دەکەن لەبوو وەرگرتنەوەی قوتی ئەم خەڵکە کە وەک ئەم مامە بەڕێزە وەک ئەم کاسبکارانە کە هەمویان یەک داوایان هەبوو کە مافی کورد چیتر لە بەغدا نەخورێ بديتنا من بومش تجربة وان كان صال ديار بي وبغداد التزام بيش ركبتنا كده. بله. هنجي التزام بالبيت وقت لاواس يعني تشتكي دي جنوب الدستور طبعا ما قبل يجي صار أخف أو خيال وندني أجيب أجي كنا برهندج أركي صار من اللي ما يبكو عندهم البرلماني أجربيني طبعا دبت أما كو كرس حكنا بقضية أم شو بيون نص حكنا البرهندجي بديتنا من دبت أم شر مونو نمانو خابك. بله. ورا ليرا أسندا قفلو كليلات بينم. بله. أف قفلو كليلات هنا شو معناه؟ آيا تدي قفلو كليلا خوبو تباستي.
اس قفلو كليلو اجكد هر اول وصايا پنجره اوین داره جماعت او نوسرا پنجری دلدار کان بلام لیرا وكو دلدار قفله كده بستي يعني شو وكو كانديدك بوسا طبيعي اسوكو كانديدك دي بستم واز دي وكو اوین داره كي بولاتيجي بستم او بس او جريدانجك سوزك بتلسر جياني من صرحها من كو كم ترخمي وخمسارية نكم براواني كرنش دست كفتي في ولاتي چونكو بديتنا من او كسي براواني شولاتي خابكت قصر بلنده يعني داعي چو پاسني دي ترينا وكت قفل هيا قفل كي بو ما بيني وچل ريفبريا كار من اف واجبه ادا كرينا خالتي خدا بله ان شاء الله الويرج دهر او جوتي ربم ودهر او ويروح يتا كار كرني دي براواني كرنش ولاتي خد زور باشا كاك جوتيار بله توقف لفكر تماشا زاخويا كان زور كيفيان بيدي باليني بيداوي كا دنقت بيددن بله تو نابي خو شرمزاري او خلق بكي ان شاء الله تو دبي بالينا كانت يقبي كجيب جيبكي لبرنامج ايمان وهالبجاردن دواتر دينا لات بزانين لو باليناني كداون چنديان جيب جيب دواز لنا يعني ان شاء الله اینجا لیرش تماشا کن نوسرا و پنجره اوین داره او جا لیره دلداره کان قفلی خویان دبستن بلام ایستا جنابت وکو کاندیده قفلی خود سوزه کانت بده او جا بسته اس دخوازه حسن الخاتمش خدای خد خازم ان شاء الله ما ريسبيش في عمليه دار بيخت وبالينا كانت سوزو پیمانه دم خلقی خو وقال چال برینو که اوجت یا ربیم همید من نافونده همید من مخال گنجا کریه خدا مخال خلقی خو کریه خدا از هر او کسب بینم هر نافونده بینم از خدا نه به بالینی جنب خو از هر نافونده ما وشین گلو گزنده خپاش درستایتر اشمن بکن بسم الله نوی خدای ان شاء الله راسنا ما قلت ان شاء الله درجه خير دي بولاتي مغابر زاخويا كان واوقف ابا بالبيرناكن ها ككاك جوتياري باستيا اوقف لتان لبير به ككاك جوتيار همو بالينا كاني خو يكبه كجيب جاي كرت دي سنه ودي ولا جيبك بابين بوش ضلينا واوقف لك باليني لسر درايا بلى ان شاء الله او جا كلي لكش لاي ما لا دفعوا كلي لكش لاي ما درست اوجا بريزان استعمل جيكي كوفيرا هند زانن هنر و زاخو لگناينه جدا كرن يك جوان كسن كو ديارة و سنبولا زاخويا بتايبتي دوار ميوزيكي دا سيدة يوسف رمضانه زور سپاسیاتت کم بوی در فته جناب هوا این دبیتن کاندیدا کل گلما اوجا چنا مایا بو هال بجاردنا جناب هوا چه بوان هيا این گلب خیرات جهمن راستی سیدای جوتیار زاخوب خو گل همی حاجت کن گنجت ما خلکی بیروج خلکک همی حاجت کن جهرزو احترامیه از دخواز سر کتنی بو جنابی بید کم و همیا تایبت از دخوازش همی خلکی مد کم دنگ خوب دنه جوتیار دلاله چاویدی ماچید کم سرکتی بیشالله از استرانه که دنگ خوشی بو وکید بیجت همی حوالا که مدیاری خلکی میزاخ عامتا کردستانه دنگ خوب دنه جوتیار دلال چاویدی ماچید کم
کەرجوتیار بۆ هەندا لەناو خەڵکێ زاخ و خۆشەویستی سەبەب سپاس بۆ بێ نعمەتا خودێک و ئەس ئەبرەکەین مۆسەڵ بینن دیارە پێشتر ئەو جێم لێ کار کرد لێکەتی قوتابیان کوردستانی بێت من خزمەتە قوتابیانی کردی نە قوتابیان تری بگەرە مامۆستا و مەڵبەندێن خواندنێژی پاشی ئەساتیمە ڕێبەریە کار و ڕاهێنانین پێشەیلوێریژ سەدان گەنج مەفێری پیشەیەکی کردیە کە دوێ ڕێکەدا ئەبرەکە بیە خوددان کاری خۆی تایبەت ناو بازارێک کاریدا هەرو ساڵ بێ دوماهی کێژی حکمێ کاری ئەس بیمە سەرپەرشتە گەلێک لژنین جدا و جدا شوانەژیک لژنا کومکردنا زکات ماه رمضانه و واجب کسی دستپاک تیتا کنه سپاس بخوده که او باریا ماه تدانی مشیان دلین دهان خیزان انزاخ و خوش بکین انشاءالله اف خوشویستی خلقی امش دست ندین هیوی دارم خلقی من پشتام بگرده از هر نخوان دبمو هندیل جهه انتر من بتر خدمت آنها بکرد و هیوی دارم جی خلقی مال 11 جماره 11 بیر نکد انشاءالله دید جه باری آن دبم لە بەشی کۆتایی بەرنامەی ئیمان و هەڵبژاردن سێ پرسیار لە کاندیدا میوانە بە ڕێزەکە دەکەم جەنابیشیان بە بەڵێ و نەخێر جوابم دەداتەوە پرسیار یەکەم بەڵێن دەدەیت لە پەرلەمانی عێراق ببیتە پارێزەری پێشمەرگە بەڵێ پیشانازیوە پرسیاری دووەم ئەزمموی ئاوادانی زاخۆ و دەگوازنەوە لە بوشارەکانی دیکەی عێراق ئەمە بەرنامەمە انشاءالله بەڵێ پرسیاری سێم ئامادەیت نیوەی موچەکەت ببەخشیتە هەژارانی ئەم شارە سپاس بۆ خودێک و کەژێک خدای کەرەمەی گەلمی کری ئەس بێ بەرنامەدا کارت کەم سوزێدم 100 جارە بەلێ ئەس تەقسیریە ژینێک کەواتە هەژارەکانی ئەم شارە چاوەڕێ بن قسەی کوتایی جەنابێتە چییە؟ قسەی کوتایی زۆر سپاس بۆ بێ بەرنامەیەندا قەشەنگ ئیمان و هەڵبژاردن ئەس دەخوازش خەڵکی خوات کەم هەمی قسە سندوقە دەنگدانێ بکەن 11 چ نەمایە؟ دەنگی بدەن لیستە 175 یا پارتی دیموکراتی کوردستان نەباوی لیستێژیدا وەکی وێ ژمارە 11 دەنگ بدەن برایخوا جوتیار خەدەری ژمارە من 11ە هیویت کەم ئەمە توێ باوەریەدا بن هیویت کەم ئەم بشێن خزمەتە خەڵکی خوا بکەن جارێکادی کوردستان ئابادان بێت و سەرێمە هەمیە بەرز بن زۆر سپاسیادەتکەم ئەوەش کلیلا بەڵێنێتەیە کلیلا بەڵێنێتە لای ئێمە دەبیت بوزاخویەکان دەگەڕێنینەوە زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس زاخۆ ئەوەندە جوانە قەت دڵم نایە بەجێ بێڵم بەڵام بەرنامەی ئیمان و هەڵبژاردن لێرە کوتای هات تا شارێکی کە بە یەک شا دەبینەوە کوردستان هەر ئاوادان بێت خواتان لەگەڵ